پاشەوەی بەرەبەیانی ئەمڕۆ کاتژمێر 4 سەر لە بەیانی لە پارێزگای هەڵەبجە لە گەڕێکی شارەوانی تاوانێک ئەنجام درا کە بریتی بوو لە کوشتنی دوو هاوڵاتی شارەکە لە عەشیرەتی کاکەیی کە لە گەڕێکی شارەوانی نیشتەجێن. پاشەوەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و پۆلیسی ناوشار ئاگادار کرایەوە لەو تاوانە لیژنەیەکیان پێکهێنا لەسەر جەم ئەفسەر و ئەو کەسانەی کە کاری لێکۆڵینەوە ئەکەن و توانرا کەمتر لە ماوەی 12 سەعات تاوانەکە ئاشکرا بکرێەوە تۆمەتبارەکە دەستگیر بکرێ و دان بە تاوانەکەیان بنێت لە بەردەم بە ڕێزدادوەری لێکۆڵینەوەی پارێزگاکە و ئەو توانەی چۆن ئەنجام داوە بەو شێوەیە تاوانەکەشی پێ ئەنجام دراوەتەوە. کاتژمێر 4 شەوی ڕابردوو بووە تاوانەکەی ئەنجام داوە، خۆی بەتەنها بووە، دوو چەکی بەکارهێناوە، ئەو دوو چەکە هی ئەو دوو کەسە بوون کە لە ماڵی ئەوان بوون نووسون لەوێ، چەکێکیان لە جۆری کڵاشینکۆفە و چەکێکیان لە جۆری ئێنفۆڕە و بە نزیکەی 50 فیشک لە هەردوو چەکەکەدا هەبووە، تەنها یەک فیشەکیان نەتەقیوە، هەموو فیشەکەکانی یاوە لەو دوو کەسەی کە لە شوێنی ڕووداوەکە بوون. هیچ کەسێک لە خانەوادەی تۆمەتبار و خانەوادەی تاوان لێکراوان بەشداری ئەو کارەیان نەکردووە، واتە تۆمەتبار خۆی ئەو کارەی ئەنجام داوە، تەنها ڕقێک لە دڵی هەبووە لەگەڵ یەکێک لەو کەسانی کە لە ماڵەکەی بوون کە ئەکاتە خەزووری نەخۆش بووە لە ماڵی ئەوان ماوەتەوە. چەند ڕۆژێک پێش ئێستا کێشەیەک لە نێوانیان ڕووی داوە و ئەمیش بڕیاری داوە کە تۆڵەی لێ بکاتەوە. پاشەوە کە لە ماڵی ئەوان ماوەتەوە کاتژمێر 4 بەرەبەیان بە چەکی ئێنفۆڕ کۆتایی بە ژیانی خەزوور و ئەو خزمەی تریان هێناوە کە لە ماڵیان بووە. هیچ کەسێک لە خزم و کەسوکاری تۆمەتبار ئاگاداری ئەو بابەتە نییە و هیچ کەسێک لە خزم و کەسوکاری تاوان لێکراوان ئاگاداری ئەو بابەتە نین و ئەم ڕووداوە پێشتر ئەو کەسەی کە تاوانەکەی ئەنجام داوە شەوی پێشوو جلی کڕیوە و خۆی ئامادە کردووە، پاشەوەی چۆتە دەروی شار و گەڕاوەتەوە، چاوەڕێی کردووە تا کارەبای ڕێسمی لە پارێزگای هەڵەبجە بڕاوە، لەو کاتە گەڕاوەتەوە بۆ ماڵەوە و تاوانەکەی ئەنجام داوە و ئەو دوو کەسەی کە بوون بە قوربانی لە ئەنجامی ئەو تاوانەدا کەسێکە بە ناوی دیوان حەمەشەریف فەرەج تەمەن 41 ساڵ پیشەکە مەندامی سەنگەرە و کەسێکی تر بە ناوی هاوکار بەختیار عەلی کە تەمەنی 22 ساڵە و پیشەی کاسبە و ئەو کەسەش کە تاوانەکەی ئەنجام داوە تۆمەتبار بە ناوی سەنگەر ڕەوف ئەحمەد تەمەنی 31 ساڵە و پیشەی دوکانی مریشکی هەیە لە پارێزگای هەڵەبجە. ئەو تاوانە بەو شێوەیە هاتە ئاشکراکردن لەلایەن سەرجەم ئەفسەران و کارمەندانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی ناوشار و بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە بە وشەیە گیان بە تەلەفۆنێک گیان بە هەر هاوکاریەک لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستەوە هاوکاری ئەمەیان کردو و زۆر سوپاسیانەکەین.